ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە لای سەحابەکان تێپەڕبوو، سەیری کرد، سەحابەکان دانیشتوونە، هاوڵەکانی دانیشتوونە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لەلایەن وەستا وتی ما ئەجلەسەکم، چی وای لە ئێوە کردووە دابنشن؟ سەحابەکانیش فەرموویان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم جلسنا نذكر الله، دانیشتوینە ذکر ئەکەین، دانیشتوینە یادی خوددا دەکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی الله ما ئەجلەسەکم ئیلا ذاک، سوێنتان دەدەم بەخوا، سوێنتان دەدەم بەو خوایە تەنها لەبەر ئەوە دانیشتوونە کە ذکرکەن. صحابەکانش وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم والله ما أجلسنا إلا ذاك، والله لبر أو دانشتوينا كوا ذكري خدا بكين. پیغمبر إخوة عليه الصلاة والسلام فرموي أما إني لم أستحلفكم تهمة لكم ولكن أتاني جبريل آنفا فقال أن الله يباهي بكم الملائكة. فرمووی والله من سوێنتان نادەم لەبەر ئەوەی تۆمەت بارتان بکەم و باوەڕم پێتان نەبێت، نا، بەڵام ئێستا کە جبریلم لابوو پێمی فەرموو خوای گەورە شانازی بە ئێوە دەکات لە لای فریشتەکان. بەهۆی چی؟